تامگەرێت ئەندامی کۆنگرێس سەرەتا سوپاس دەکەین بۆم دەرفەتە وەکو دەزانین سەرۆک دۆناڵد ترامپ بڕیاری کشانەوەی هێزەکانی ئەمریکای داوە لە سووریا بە شێوەیەکی چاوەڕوان نەکراویش بوو ئەم بڕیارە دەمەوێت بزانم ڕاوبۆچوونی جەنابەت لەسەر ئەم بڕیارە چۆنە؟ بەبێ هیچ گومانێک خراپترین بڕیاری ئەم بەڕێوەبەرایەتیەیە لە بواری سیاسەتی دەرەوەیدا هەروە بە سادنایی وەها ناڵێم ناتوانم بیر لە هیچ شتێکی تر بکەمەوە بڵێم هێندەی ئەم بڕیارە خراپ بووە بۆ خۆم هەرچیەکم لە توانادا بێدەیکەم هەموو کاتێ باسی دەکەم هەرچیەکم لە دەست بێدەیکەم تا پێداچوونەوە بەم بڕیارەدا بکرێت کە بڕیارێکی زۆر خراپە بۆ تەواوی مرۆڤایەتی لە سەرانسەری جیهاندا. سەرۆک دۆناڵد ترامپ دەڵێت ئەم بڕیارە لەسەر بنەمای ئەوە بووە کە داعش لەوێ کۆتایی پێهاتەوە یاخود شکستی خواردووە بەڵام لە هەمان کاتا هێزەکانی سووریای دیموکرات بەیاننامەیەکیان بڵاو کردوێتەوە دەڵێن ئەم هەنگاوەی ئەمریکا کاریگەریەکی نێگەتیڤی دەبێت بۆ سەر هەوڵەکانی شکستپێدانی داعش تۆ خۆت بەم دواییانە سەردانی ناوچەکەت کرد چووی بۆ سووریا دەمەوێت بزانم هەڵسەنگاندنی تۆ بۆ ئەم ڕەوشە چییە؟ هەمیشە دەڵێن سووریا وەک نەخۆشێکە چوار جۆر شێرپەنجەی هەبێت شێرپەنجەی ڕژێم و رووسیا شێرپەنجەی تورکیا شێرپەنجەی ئێران هەروەها شێرپەنجەی داعشیش بەبێ هیچ گومانێک لە ڕووی لەشکریەوە داعش پاشەکشەی کردووە بەڵام هێشتا هەندێک دەستە و تاقی داعش ماون و خەڵک لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە هەموو کەسێک زانیاری باشتریان هەیە ئێمە ئەگەر نەخۆشەکەمان لە یەکێک لە شێرپەنجەکان ڕزگار کرد نابێت ڕای بگەێنین کە باری تەندروستی باشە لە کاتێکدا هێشتا ماترسی تری لەسەرە لەو ڕاگەیاندنەی سەرۆک ترامپ تێدەگەم و ئەمەش وەک خواستی سیاسی بۆ سەرکەوتن بەڵام ئەمە ئەزمونێکە و زۆری ماوە کۆتایی پێبێت من ئاوەها مەزەنەیەکەم. سەرۆک ترامپ ئەمڕۆ پێنجشەمە لە تویتێکدا ڕایگەیاندووە کە سووریا ئێران و رووسیا دڵخۆش نین بەم بڕیارەی ئەمریکا باشە ئەمە چۆن وا دەبێت لە کاتێکدا زۆر کەس لەو بڕوایەدایە کە ئەمە با بڵێن دەسەڵاتی رووسیا لە ناوچەکەدا زیاد دەکات. دەزانی ئەگەر تورکەکان و رووسیاییەکان هەروەها ئێرانیەکانیش بڵێن ئەمە سیاسەتێکی باشە ئەوە زۆر لەوانەیە سیاسەتێکی باش نەبێت هەر پاش بڕیارەکە لە لێدوانێکمدا بۆ کۆنگرێز وتم وەک ئەوەیە مۆتەکە لیدابم دەزانم لە ڕابردوودا هەڵە سیاسیەکانی ئەمریکا بوونەتە مای کوژرانی خەڵک لە کامبۆدیا لە لاوس لە عێراق لە شوێنی تریش بەڵام جیاوازیەکە لەمەدایە خەڵک لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا هەوڵی ئازادی و خودموختاری دەدەن ئەو خەڵکە نانم لەگەڵ خواردووە پێکەوە پێکە نیوین لەگەڵ کەسوکاریاندا دانیشتوو ئەگەر من بەڕێوەبەرایەتی بوومایە نەدەهاتم دەستی خۆم بشکێنم و ستایشی خۆم بکەم بەهۆی ئەوەی ڕژەمەکەی ئەسەد و رووسیا خۆشحاڵن بەهۆی دڵخۆشی ئێرانیەکانەوە یان چونکە ئەردۆغان شادومانە لە کاتێکدا دەبێت چاومان کراوە بێت لەسەر جا بەڕاستی سەرکەوتن لە گۆڕینی پێوانەکاندایە و ناشبێت ئەو پێوانانە لەگەڵ ئێران و رووسیا و ئەردۆغان و ئەسەددا بن. ئەم بڕیارە چ جۆرە کاردانەوەیەکی دەبێت لە ناو هاوپەیمانانی ئەمریکا لە کاتێکدا هەندێک لە کوردەکان ئێستا وا دەزان کە ئەمریکا خیانەتی لێکردوون. ڕاستە بە بەردەوامی ئەوان لەلایەن ئەمریکاوە خیانەتیان لێکراوە من بە پارەی خۆم و لە کاتی خۆمدا وەکو ئەندامی کۆنگرێس چوون بۆ ئەوێ و بینیم ئێمە هەرێمێکی خودموختاری بۆ خەڵکی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا دروست ناکەین بەڵکو هیوادارم ئەوان خۆیان دروستی بکەن ئەوەی من لە ڕێبەرە کوردەکان عەرەبەکان و کریستیانەکان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بینیومە تەنها هەر ئەوەیە نەبێت جا ئەگەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕوانێتە مێژووی خۆی کە یەکەم جار کۆنگرەی کانتینێنتاڵی بەست هیچ وڵاتێکی بیانی دانی پێدا نەنا پاشان دوای 15 ساڵ خەبات لە ساڵی 1976 بۆ 1990 کەوتە سەر ڕێڕەوی خۆی هێزەکانی سووریای دیموکرات ئەزمونێکی کوردی نییە ئەمان ئەزمونی مرۆڤایەتیان هەیە بەڵام کوردەکان بەشی سەرەکین عەرەب و کریستیانیشی تێدان لەسەر ئەو بنەمایی یەزدان مافی بە هەمووان داوە کە بە ئازادی بژین و خۆیان بڕیاری خۆیان بدەن جا ئەگەر ئەمریکا درک بەوە نەکات ئەوە کار دەکاتە سەر ناوبانگمان لە هەر دەرفەتێکدا بۆم بکرێت پشتیوانی لە خەڵکی ئازادی خواز دەکەم خوا منی هێناوەتە ئەم جیهانەوە ئەرچیەکم هەیە و پێویستە ئەرکەکەم بە باشترین شێوە بەجێ بگێنم دەبێت پشتیوانی لەو کەسانە بکەین کە بەهای هاوبەشمان هەیە ئەوانەش کە لە ئەنجومەنی سووریا دیموکرات دانون ئەو بەهایانەیان هەیە من بێدەنگ نابم لە کاتێکدا پشتیان تێدەکەین هەرچەندە من ڕێبازدانەر نیم بەڵام دەتوانم داریگەریم هەبێت. بڕیارەکەی سەرۆک ترامپ هاوکات بوو لەگەڵ ئەوەی وەزارەتی دەرەوە فرۆشتنی سیستەمی دژە موشەکی پاتریۆتی بە بڕی نزیکەی 3 ملیار و نیو بە تورکیا پەسەند کردووە. ئایا ئەم دوو هەنگاوە هیچ پەیوەندیەکیان بەیەکەوە هەیە؟
هیوادارم وانە بێت چونکە منیش ئەوم لێک داوەتەوە ژیانی هەر مرۆڤێک $800 دەکات کە دەیخینە مەترسیەوە لە باکووری سووریا. جا من پێم وایە ژیانی مرۆڤ زۆر لەو بە بەهاتر و هەرگیز نابێت بە پارە بنرخێنرێت. ئەمە دژی مافی بنچینەی و سربەخۆییە. ئەوەی من دەمەوێت بیبینم ئەوەیە ئێمە ڕێکەوتنی F-35 هەڵبۆشینەوە لەبری ئەوەی ڕێکەوتنەکە بەهێزتر بکرێت و سیستمی دژە موشکی پێشکەوتیان پێ بفرۆشین. من دڵنیاشم ئەمە لەبەر ئەوەیە کە نەهێڵین ئاردۆغان ببێت بە کڕیاری رووسیا و سیستمی S-400 و S-300 لێ بکرێت. ئێمە نابێت چەک بدەین بەوانەی کە بەهای هاوبەشمان لەگەڵیاندا نییە، بەڵکو دەبێت بیدەین بەوانەی کە بە هاکانمان هاوبەشن. باشە لە کاتێکدا ئەمریکا لە سووریا دەکشێتەوە، ئایا دەتوانێت ڕێگری لە هەر شیانی هێرشێک لەلایەن تورکیاوە بۆ سووریا بکات؟ ئاسانە ئەگەر بڕیاری ئەنجامدانی بدەین. چەند هەنگاوێک هەیە سەرەتا دەبێت بگەڕینەوە بەر ڕابگەێنیت کە دەمێنینەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر دەست درێژیەک بۆ سەر بەڕێوەبەراتی باکووری ڕۆژهاتی سووریا. ڕێگەکردنیشە لە دەستێوەردانی رووسیا. ئەمە هەنگاوی یەکەمە. ئەوەی دووهەم ناوچەیەکی دژەفڕین دروست بکرێت لە باکووری ڕۆژهاتی سووریا و باکووری عێراق کە هەتا هەفتەی داهاتووش تورکیا هێرشی کردۆتە سەر شەنگال. ناوچەی ئێزیدیەکان لە ناو خاکی عێراق و شەنگالیان بە F-16 دروستکراوی ئەمریکا بردومان کرد. ساڵی داهاتوو دەبێتە F-35 ئەگەر ڕێبازەکەی خۆمان نەگۆڕین جا دەبێت ڕایگەێنین کە دەمێنینەوە تا خەڵکی لە باکووری ڕۆژهاتی سووریا مافی خۆبەڕێوەبردنیان هەبێت، ناوچەی دژەفڕین دامەزرێت، بژاردە بخرێتە بەردەم تووشیان لە سووریا دەرچۆ یان لە ناتۆ دەرچۆ، خۆیان دەتوانن یەکێکیان هەڵژێرن. ئەمجا بە ئێرانیەکانیش بوتێت کە خەریکن مانگی شیعی لە دەریای ناوەڕاستدا دروست دەکەن و مەترسین بۆ سەر هاوپەیمانەکانمان نەک تەنها لە سووریا بەڵکو لە ئیسرائیلیش. لە ئێستادا کەشی ناو کۆنگرێس چۆنە؟ ئایا شیانی ئەوە هەیە ڕێگە لەم بڕیارە بگیرێت یاخۆ تازە زۆر درەنگە؟ زۆر درەنگ نییە، بەڵام دەسەڵاتی ئێمە ئەوە نییە ڕێبازدانین. ئێمە بودجەی ڕێبازەکان دادێت. ئێمە دەتوانین ڕێگە بگرین لە سەرۆک بۆ جێبەجێکردنی ڕێبازەکان، بەڵام سەختە بۆ ڕێبازێکی دیاریکراوی وەها کە دەیەوێت دەرچێت لەبری ئەوەی بڕوات. ئەمە ئاستەنگەکەیە. دەسەڵاتی ڕاستەقینەی کۆنگرێس ئەوەی کە پێم وایە من هەوڵی بۆ دەدەم ئەوەیە کە کار بکەمە سەر بیرروڕاکان بەو پەیامەی کە چی ڕاستە و چی هەڵەیە. بڕوانە لە دیموکراتەکان و کۆماریەکانیشدا زەحمەتە کەسە ببینی بڵێت ئەمە ڕێبازێکی باش. تەنها یەک سیناتۆرم بینی، ئەویش ڕەنگە لە زۆر شتی تردا لەگەڵیدا کۆک بم، بەڵام لەمەیان نا. جا هەوڵێکی زۆر دەدرێت لە هەموو لایەنەکانەوە بۆ ئەوەی سەرۆک قائیل بکرێت پێداچوونەوە بە ڕێبازەکەیدا بکات. ئێمە هەوڵی خۆمان دەدەین. ئەندامی کۆنگرێس تام گێرت زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە.